دیارە لە چوارچێوەی هەڵمەتەکانی 16 ڕۆژ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان ڕێکخراوینە بۆ پاراستنی ژینگە و مافەکانی ژنان ڕاپرسێکی ئەنجامە. وەکە زانن لە هەڵەبجە بەشێکی زۆری بەڕێوەبەرایەتیەکان لە ناو هەڵەبجەیە ئەوەیە یالان لەلایەن ژنانەوە بەڕێوەبرێنیان بەڕێوەبەری گشتین کە ئەمە زۆر فۆکسی لەسەر و ڕاگەاندن زۆر باسیە کایە خۆ چاوێکی زۆری لەسەر و هەموو کەس پێی وایە هەڵەبجە زۆرینەی لەلایەن ژنانەوە بەڕێوەبرێ. هەر لەم ڕوانگەیەوە بڕیارمانە ڕاپرسێ ئەنجام بین بزانین ئایا لە سێکتەرەکانی خوارەوە لە یەکە کارجێڕیەکانە ژنان بە هەمان شێوە پلە و پۆست و بەڕێوەبەرایەتی هۆبە و بەشەکان ئەکەن. دیارە لە ئەنجامی ڕاپرسەکە بۆمان دەرکەوت کە ئێمە دە بەڕێوەبەرایەتی گشتی بەشدار بۆ لە ڕاپرسەکەمانە لەم ئەنجامی ئەوە دەرکەوت کە 37 بەڕێوەبەرایەتی و بەش لەلایەن ژنانەوە بەڕێوەبرن. ئەمەش نزیکە بێتەوە لە نیوە چونکە لەم 37 ژنە کە بەڕێوەبەرن 66 بەڕێوەبەرایەتی وە 11 بەش و هۆبەمانە بۆ یعنی نزیکەی 77 بەگشتی لە هۆبە و بەڕێوەبەرایەتیمان هەیە بۆ ئەمەش نزبەیەکی باشە و لەم نێوەندەیە 6 فەرمانگەش لە ناو هەڵەبجە هەیە و فەرمانگانەی کە کراونەتەوە نوێن لە ناو شارەکەیە 51 بەش و هۆبەی تایبەتیان هەیە لە نێو فەرمانگەکانیانە لەلایەن 23 ژنەوە سەرپەرشتیەکرێنیان بەڕێوە ئەبرێن کەواتە بۆ هەردوو بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانیش بەڕێوەبردن لە لای ژنان نزیکە لە نیوە. بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی سیر بکەین بەشێک لە فەرمانگەکان گلەی ئەوواکەن کە ژنان خۆیان نایانەوێت بەرپرسیارەتی وەربگرن. بۆ نمونە لە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە پیان وایە چەندین جار ژنان اختیار کراون بەوەی کە پۆست وەربگرن بەڵام لەبەر زۆری ئێرکەکان و زۆری دەرچوون و ناتوانن پۆست وەربگرن و یاخود پیان وایە ئەرکەکە زۆر گران. لەلایەکی تریشەوە ئێمە ئەگەر سیر بکەین ئێمە ئەنجومەنی شارەوانیمان هەیە لە هەڵەبجە تەنها زۆر بە ئەنجومەنێکی پیاوانە ئەیبینیت چونکە جاران بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار لەگەڵیانە بەشداریەکە لە کۆبوونەوەکانە ئەیبینین و زۆر جاریش من بەش بە حاڵە خۆم نەمبینیوە بەڵام بە ئەنجومەنێکی پیاوانە زیاتر دێتە پێشچاو. ئەمە وا لێکە کە بڵێ ڕاستە بەرەو نیوە بەشداریکردنی ژنان هەیە و بەشداریەکی چالاکە و پرسوڕا و ڕاوێژیان پێکرێ بەڵام لە هەمان کاتیشە بەشداریەکە بە سست دەبینم و پێم وایە کە ئەبێت ژنان زیاتر خۆیان دەوڵەمەندکەن و زیاتر بچنە پێش و پلۆپۆستەکان وەربگرن. ئەنجامی ڕاپرسیەکە تا ڕادەیەکی باش دڵخۆشکەرە چونکم ڕێژەی بەشداریکردن چانی وەیە لە هەنێ فەرمانگەیە بەڵام پێم وایە ئەبێ ژنان هێشتا هەوڵی زیاتر بن و خۆیان بچنە پێشەوە خۆیان ڕۆشن بیرکەن چوزانم ئەو بەشەی ئیشی تیاکەن خۆیان بتوانن خۆیانی تیا دەوڵەمەندکەن و بڕۆن یعنی پلە بە پلە بتوانن ئاستی بەرپرسیارەتی خۆیان بەرزکەنەوە.